دوای ماوەیەک لە بێدەنگبوون هەینی ئارابردوو سەدرەکان جارێکی دیکە نوێژی بە کۆمەڵیان کرد خوێندنەوەی جیاواز بۆ جارێکی دیکە هاتنە سەرشەقامی سەدرەکان دەکرێت لەلایەکەوە مالکی هاوکات لەگەڵ جارێکی دیکە دەرکەوتنەوەی سەدرەکان هاتە دەنگ و داوا لە ئەکات کە پاڵپشتی لە حکوومەتەکەی سوودانی بکرێت کۆی ئەم بابەتانە ئەگەری ڕووداوی تازە لە عراقی لێ دەخێنرێتەوە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئەم بابەتە لەگەڵ بەڕێز علی ئەلحەبیب شرۆڤەکاری سیاسی کە لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز علی ئەلحەبیب ئەم کاتت باش لەگەڵ دەرکەوتنی سەدرەکان و ئەنجامدانی نوێژی بە کۆمەڵ لە شەقامەکانی بەغدا جارێکی دیکە مالکی هاتەوە دەنگ داوای پاڵپشتی لە حکوومەتەکەی سوودانی دەکات. پێتان وایە ئەم دوو بابەتە پەیوەندیان بە یەکەوە هەیە؟ تحية طيبة لك سيدي العزيز. الله تعالى بس الله بينرانتان دەزانی وەک ئەوگە و پێشهاتە سیاسیانەی کە ڕوودەدەن لە ماوەگەڕانەوەی بەڕێسەدر بۆ پەرلەمان و لێدوانەکانی بەڕێزمالیگی سەبارەت بە دۆخی سیاسی لە عێراقدا دەزانن کە ئێستا کۆمەڵێک پێشهاتی جیاوازیان هەیە هەندێک کاتانەوە هەیە لەلایەن سەدرەوە سەبارەت بە حکوومەت و بەتایبەتی لەتر ئەوەی کە حکوومەت ئێستا لە ترسایە و حکوومەتی ئێستا لە مەترسا و پاشماوەیەکی زۆر کە بەڕێسەدر بە نوێژێکی هەینی گەڕاوەتەوە ناو گۆڕەپانی سیاسی ئەمەش ترسی لە نێوان لایەنەکانی دیکە دروست کردووە زۆرێک لە شێواوی لە دۆخی سیاسیات دروست کردووە لەسەر ئاستی پەرلەمانی عێراق و لە ئەسەر ئاستی جەماوەریش واکو دەزانن کە ئێستا هەندێک هەوڵ هەیە بۆ ئەوەی دووبارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەست پێ بکاتەوە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت تاوەکو ئێستا نییە هەڵوێستی سیاسی مقتەدا سەدر چۆنە لە دۆخی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی داهاتووە یاخود هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پەرلەمانی داهاتووە تاوەکو ئێستا ڕوون نییە دۆخەکە چۆنە. باشە هەر لەگەڵ لە بەڕێوچوونیە و نێژە بە کۆمەڵی کە ڕۆژی هێنی ئەنجام درا نوێنەری مقتەدا سەدر وتی بێدەنگی سەدر لە ماوەی ڕابردوو زۆر کەسی کوشتووە واشکاندنی ئەو بێدەنگیش هەمان کاریگەری لەسەر نایارەکانی سەدر دەبێت. پێتان وایە ئەمە چ ئاماژەیەک دەگەنێت جارێکی دیکە سەدر دەگەڕێتەوە بۆ نێو گۆڕەپانی سیاسی عێراق؟ بەڵێ دەزانی بێگومان کە ئێستا لە قورسە سەد بەڕێسەدر ئێستا متمانەی خۆی لە دەست بدات و دیسان بە بەڵێنەکانی پاشگەز بێتەوە دیسان بگەڕێتەوە بۆ دۆخی سیاسی لە چونکە ئێستا پێ وایە و دۆخی سیاسی ئاڵۆزە و پێویستی بە لێکۆڵینەوە لێکدانەوە زیاتر هەیە هەروە بەڕێسەدر پێ وایە گەڕانەوە بۆ قۆراغی سیاسی لە ئێستادا کۆمەڵێک کارتانەوەی بەدووادا دەبێت و ئەو وەکو خۆی پێشتر گوێتی وازهێنانی لە بەشداریکردن لە حکوومەت و لە پرۆسەی سیاسی شتێکی هەمیشەیە دەزان کە ئێستا سەدر بە شێوەیەکی ناڕەسەوخۆ بوونی هەیە لە سیاسەتە و کاریگەری هەیە بەتایبەتی لەم جۆرە تویتانەی کە لەم کۆتاییە کردی سەبارەت بە کۆکردنەوەی لایەنگرەکانی بە نوێژی جومعە و کە ناوی نابوو نوێژی جومعە یەکگرتوو ئەمە شتێکی ڕۆن بوو کە بەڕێسەدر تاوەکو ئێستاش بوونی هەیە لەسەر گۆڕەپانی سیاسی بەڵام نەک بە شێوەیە کە تەداخلی حکوومەت بە نەخێت تەنها لە شێوە داناو گۆڕەپانی سیاسیە چونکە حکوومەت ئێستا حکوومەتی چوارچەوەی هەماهەنگی و هەموو هەڵوێستەکانیشی هەڵوێستی چوارچەوەی هەماهەنگی و ئەو دروستمانە چێ بەجێ دەکات کە چوارچەوەی هەماهەنگی و بەڵێنی داون نووری مالکی دەڵێت هەندێک لایەن لە دەرەوە ئەیانەوێت جارێکی دیکە ناسەقامگیری لە عێراق دروست بکەن و خۆپیشاندانەکان سەر هەڵبداتەوە. مەبەستی مالکی لەو لایەنانی دەرەوە کێیە؟ ئایا جارێکی دیکە ئەگەری سەرهەڵدانەوەی خۆپیشاندان و ناسەقامگیری دۆخی عێراق هەیە؟ بەڵێ دەزانی کە ئێستا ئەم جۆرە تۆمەتانە شوەیەکی ڕوون دیارە کە کێ پاڵپشتی کێ کادوکی خزمەت بە کێ کە ئەم جۆرە تۆمەتانێک کە بۆ بەڕێسەدر دروستەکرێن دەزان کە ئێستا کۆمەڵێک قەیرانی گەورە کۆمەڵە قەیرانی ئابووری قەیرانی سیاسی لەسەر گۆڕەپانی سیاسی هەیە نرخی دۆلار بەرز بۆتەوە نرخی شتومەک بەرز بۆتەوە چوارچەوەی هەماهەنگی لەناو خۆیاندا کێشەیان هەیە بۆیە دانەوێت تۆمەت دروست بکەن بۆ بەڕێسەدر و بۆ کۆمەڵە کەسایەتی سیاسی دیکە بۆ ئەوەی قەیرانەکان لەبیر بەرنەوە دەزان دۆلار لە 145,000 و گەشتە 160,000 ئەمەش کێشە و قەیران و ئاڵنگاری زیاتر بۆ خەڵکی عێراق دروست کردەوە بەتایبەتی ئەو خەڵکێ موچەخۆر ئەو خەڵکی کە چینی ناوەڕاستن دەزانن کە چوارچەوەی هەماهەنگی حکوومەتەی دروست کردووە و ئەو خەڵکیش لەم حکوومەتە ناڕازیە بۆیە خەڵک بە دوای دەرچێکدا دەگەڕن خەڵک هەوڵ دەدەن کە کەسێکە بێ پەنای بۆ بن بۆ ئەوی داواکاریەکانیان جێبەجێ بکات دەزان کە ئێستا
پرۆسەی سیاسی تەنها کەمینەیەک سوودمەندن لێ و تەنها کەمینەی حکومدار سوودمەندن لەم دۆخە سیاسیە دەزان کە ئێستا کۆمەڵە کەمینە سوودمەند و پارەکانە زیاتر دەبێت لە باشە تەنیا 3 مانگ تێدەپەڕێت بەسەر پێکهێنانی حکوومەتەکەی سوودانی دوای ئەو هەموو ململانێ سیاسی کە لە 1 ساڵی ڕابردوودا هەبووە بەڵام ئەوەی کە ئێستا دەبینرێت مەیل و ئاراستەی سوودانی زیاتر بۆ چارەسەری کێشە ئەمنیەکانە تا چارەسەری کێشەی خزمەتگوزاری و خۆشگوزەرانی خەڵک ئەمە نابێتە خاڵێکی نەرێنی لەسەر حکوومەتەکەی و جارێکی دیکە ئەگەری ئەوەی کە خەڵک لە حکوومەتەکەی سوودانیش هەمان شێوەی حکوومەتەکانی پێش و ناڕازی بن. بەڵێ دەزانی کە وەڵامەکە تێنەگەین بەڵام دەزان باسی ئەوت کرد لە ڕوانگەی ئەمنیەوە لە ڕوانگەی ئەمنیەوە کۆمەڵێک جموجوڵی سیاسی هەیە سەبارەت بە کشانەوەی هەندێک سوپا و حەشی شعبی لە هەنە شوێندا و هەندێک پلانی هەیە بۆ ئەوەی کۆمەڵێک جموجوڵی سیاسی بکات بۆ پاراستنی دۆخی هاوڵاتیانی عێراق لە کۆمەڵێک ناوچە دەزان کە ئێستا کۆمەڵێک بۆشایی سیاسی هەیە کۆمەڵێک بەرپرسیارەتی هەیە کە حکوومەت هەڵی بکرێت حکوومەتی سوودانی پێشەوەی پێک بێت هەندێک وەڵامی دیابوو هەندێک وەڵامی بە خەڵکی عێراق هەندێک بەڵێنی بە خەڵک دابوو پاش 6 مانگ دەزانی کە زۆربەی بەڵێنەکان نەگەیشتنەوە ئاسێکە دڵخۆش خەڵکی دڵخۆشکە نەگەیشتنەوە ئاسێکە خەڵکی لیان ڕازی بێت دەزان کە ئێستا ئەو بەرنامانەی حکوومەت دێنە سەرکەوتونە متەناتۆم لە سا 20 داواکاریەکانیشی لە سەدا 20 بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە بە ڕێسوودانی لەو بەڵێنانی کە پێش حکوومەت دابوونی دەزانی بەڵێنی ڕوبەڕوونەوەی گەندەڵی داوە بەڵام تا ئێستا هەنگاوێکی کردەیمان نەبینیوە دەزان کە ئێستا دزی سەدەر ڕوویدا و کۆمەڵە کەس تۆمەتبات بوون بەڵام حکوومەتی سوودانی نەیتوانی بە شێوەیەکی ڕوون دەست بخاتە سەری ڕوبەڕووی ئەو پرۆسەی بێتەوە کە بە ئابڕووچوون بۆ عێراق دووەمار کرا دەزانی کۆمەڵێک خەست تۆمەت بوون دەتواتر ئازاد کران کۆمەڵە کەس تۆمەتبارن بە دزی سەدە کە هەڵاتن بۆ دەرەوەی عێراق کۆمەڵە کەس تۆمەتبار بوون لە پشتی ئەم تاوانەوە کە سوودانی هیچ هەنگاوێکی نەنا بۆ ڕوبەڕووبوونیان و بەدادگاگەیاندنیان دەزانی کە ئێستا وەکو دەزان من لە چوارچێوە هەمانگی لەناو خۆیان تا هەندێک کێشەیان هەیە سەبارەت بە و دەستگیرکردنی ئەو کەسانی کە لە پشتی دزی سەدەوە بوون سوودانی سەرکەوتن وە لە جێبەجێکردن کارنامەی حکوومەتەکەی. بەڵێ بەڕێز علی ئەلحەبیب شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.